پێگەی ژنان لە نێو پارتیدا. لە کۆنگرەی سێیەمی پارتی لە ساڵی 1953 یەکێتی ئافرەتانی کوردستان دامەزرا. لە کۆنگرەی پێنجەمدا لە ساڵی 1960 بۆ یەکەمین جار ناهیدە شێخسەلام وەک یەکەم ژن باندامی سەرکردایەتی هەڵبژێردرا. لە کۆنگرەی یازدەیەمدا لە ساڵی 1993 بۆ یەکەم جار ڕێژەیەکی دیاری ژنان بوون باندامی کۆنگرە کە ژمارەیان 124 ئەندام بوو لە 105 ئەندامانی کۆنگرە بوون. لە کۆنگرەی دوازدەیەمدا لە ساڵی 1999 ڕێژەی لە 108 ئەندامانی کۆنگرە ژنان بوون کە ژمارەیان 1473 نوێنەر بوو. لە کۆنگرەی سیازدەیەمدا لە ساڵی 2010 سیستەمی کۆتا بۆ ژنان دانرا. بۆ یەکەم جار ئەندامانی کۆنگرە بۆ لە 110 زیادکرا. بڕیاردرا لە 110 ئەنجومەنی سەرکردایەتی ژن بن. لە کۆنگرەی چواردەیەمدا سیستەمی کۆتای ژنان پەیڕەو دەکرێت و لە 125 ئەندامانی کۆنگرە ژنن. ژنانی پارتی لە حکوومەت و پەرلەمان، وەزیری هەرێم بۆ کاروباری پەرلەمان، ئامینداری گشتی ئەنجومەنی باڵای خانمان و گەشەپێدان، نوێنەرایەتیەکانی دەرەوە، نوێنەری حکوومەتی هەرێم لە ئەمریکا، نوێنەری حکوومەتی هەرێم لە ئیتاڵیا، 14 پەرلەمانتاری ژن لە کۆی 45 پەرلەمانتار، 3 سەرۆک لیژنەی پەرلەمانی لە کۆی 8 لیژنەکەی پارتی لە پەرلەمانی کوردستان ژنن.